جچون شێت نەبێم نەبمە دیوانە جچون شێت نەبێم نەبمە دێوانە سەر خۆمەڵێگرم قوربان بەرەو کێوانە رادیۆی گەڕیان دەنگی ڕستنی کوردان هەیداد و بێداد دەروونم کەیلا هەیداد و بێداد دەروونم کەیلا خۆڵ بەبان سەرم عومەر زەماوەن لەیلا کاتە و هەموو کاتێکتان باش گوێگران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان بەرنامەی وتی خۆشحاڵین ئەم ڕۆژ هاتین و خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی لە بەرنامەی وتی ئەڵلقەی ئەم ڕۆژمان بە میوانداری هونەرمەندی گەورە و خۆشەویست و لە دڵاشیرین هونەرمەندی کۆمیدی مامۆستا ڕەحمەت چلدەم نەرمین قادر کە کەسایەتێکی خۆشەویستی ناو هەموو خەڵکی خۆشەویست کە ساڵانێکی زۆر بە کاری نواندن و دراما و فیلمەوە سەرقاڵ بوو بە تایبەتی لە بەرنامە نەرمیخان ئەزمونێکی زۆر گەورەی هەیە ئەگە بڵێم ئەوانەی کە ێسەگانە لەگەڵ ڕێزم کارەکەن کاتێک نەرمیخان کاریە کرد ئەوانە هەمووی تەلەبەی ئەم بوون بۆی ئەمانەیە بچینە لای خاتوو نەرمیخان گەورە و کردین یاخوا بەخێر بی سەر و سەرچاوم زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست وە سپاس بۆ ئەم دەرفەتە و ڕێز و حرمەتێکی تایبەتم بۆ بیسەر و بینەری بەرنامەکەتە سپاس دەکەم نەرمیخان یاخوا بەخێر بێ گەورە و کردین بەڕێزی خۆتان گەورە خۆشەویستان ئێوەی بەڕێزی ژەتوانن لە ڕێگەی ڕادیۆی میلی گەڕیانەوە 94.1 یاخود لە ڕێی پێیجی ڕادیۆی میلی گەڕیانەوە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێ بکەن بەم ژمارە تەلەفۆنە 070 470 52 64 یاخود 050 727 لە ئەم کۆڕەکەشمان لە ڕێی ڤایبەرەوە دەتوانن پەیوەندیمان پێوەکەن لە خزمەتان نابین بۆ هەر پرسیار و شتێکتان لە من یاخود لە خاتوو نەرمین هەیە تان خەینە سەر و سەرچاومان خاتوو نەرمین ئەتوانی کورتێک لە ژیانی خۆتمان بۆ باسکەیت طبعا من ناوم نەرمین قادرە نەرمین قادر یۆنس محەممەد ئەحمەد بەک خەڵقی شاری سلەیمانیم و ئێستا شەر دانیشتوی شاری سلەیمانیم موالیدم 1962 خاوەنی کچ و کوڕێکم بە ناوی لۆلان و هەنگاو تەمەنیان درێژ بێ لەگەڵ ئێوە و بینەرانی خۆشەویست و دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی شانۆ ماوەی 26 ساڵ مامۆستا بووم و مامۆستای ئەلفبەی کوردی بە تایبەتی و دوا بە دوای ئەوە چوومە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری ئێستا لەوێ هێنم پلەکەم مامۆستا پێشکەوتووە
سەرکەوتوبی یاخوا یاخوا بێەوەی نەرمی خان من ماوەیەک لەو پێش بیستم گوایە تۆ ئەمری خواو کردووە اینجا نازانم نەرمی خان بیری چوو بوو هەناسەبەی چی بووە ئەمری خواو کردبوو وەڵایی چەند پەیجێک و وابزانم ئیتر کۆمەڵی خەڵقی نەفز نزم هەن ئەم شتیان بڵاو کردەوە چەند جارێک حتا لەم ڕۆژانە لە فستیڤاڵی هین بووم ئەمەی خۆماڵیەکە هین هەنار بەڵێ لەوێ بووم وەڵی تر دوو برادەر هاتن سەیرم کرد ئەوی تریان حەپەسا و لە جێ خۆی ئاوا ڕەقوەستە منی ژەر سەیرم کرد و پێکانێنم هاو بەڕاستی وتم وتی بڕۆ کاکە بڕۆتی ئەو نییە وتی با خۆیەتی وتی کورە ئەو نییە بەخوا ڕۆحیانەتەکەیەتی وتم کاکە خۆمم وەڵی خۆمم نەمردوم وەڵی ترەڵی چی کاکە زیینە بوویتەوە زیین بوومەوە بەڕێزی مەمنونم نەرمی خان لەناو خەڵکە بەڕاستی ئەگە بڵێم زۆر بەکەمی یاڵە نەرمی خان هەموو یاڵە ڕەحەچل دەم ئەم ڕەحەچل دەمەوە لە چی ئەوە خوا ئەفریکا جێماوەی بەهەش بێ بە ڕێزمام جەلال ئەو ناوەینا ئیتر خەڵق زۆربەی زۆری وا ئەزانن هەر ناوم ڕەحمەیە زۆر جار ژن لە بازاڕم بینی ئەوانەی کە هێنن بڵێن لە عمران و لە تەمەنان ئەڵێ ڕەحمە خان چۆنی باشی سەلامەت بی یاخوا ئەو بۆ دیاری ڕەحمە خان کاکە ناو مامۆستا نەرمینە هەر بە ڕەحمە خان ڕۆیوە ناوەکە نەرمی خان ئەوەی من بزانم تۆ لەم حکوومەتەیە یا لە وەزارەتی ڕۆشنبیری یا لە بەڕێبەراتی ڕۆشنبیری سلێمانی وەبزان پلەکەشە زۆر بەرزە پلەت هەیە وەڵی بەداخەوە بەس پلەم نییە وتیانە بێ ئیمزای فڵان دێنی ئێ بەخوا منیش لێم مەشارواڵن وایە وەزان پلێ دوو پلە قادرمە وەرگرتووە نە بەخوا لە پلەی ئەخیرا نە بەخوا یەک پلەم نیە ئەڵێ مۆمیە سوودی بۆ بنی خۆی نەبێ دەسا ڕەحمەل لە باکە ئەی کوژێنێتەوە هەر کوژانمێ و لە سفرە واز بێنە بی بڕەوە بڕۆ سەر مەوزوع ئیتر مەوزوعمان زۆرە نەرمی خان کاتایە تۆ سەرقاڵی هیچ کارێکی دراما و فیلم و ئەم شتانەنی نەوەڵا بەس یەک دوو شتیان پێ و تومیتر نازانم ئایا ئەتوانم ناتوانم چکە تەندروستیشم تەواو نییە من کارەکان هاتوونەتە پێشەوە بۆ نەفە شتێ بۆ هاتووە تا نەوەڵا بەس پێیان وتم بەوتن وتیان نەسەکە بۆیە بڕیارە نایەوە نەوەڵا تا ئێستا بڕیارم نایەوە بەڵێ هیچ پرۆژێکی نو لە بەردەمانیە خۆ نەوەڵا وەکو بەس خەریکی نووسینەوە ژیانی خۆمم ئیشەڵای تر لە دەرفەتێکە لەوانەیە بیکەینەوەی کۆمیخان بە پێکاری دراما و فیلم و شان و ئەم شتانە بەڵام کاریشە بۆ مناڵان کردووە بەڵێ من خۆم 26 ساڵ لە قوتابخانەکانە بووم ینی دایمەن خۆم خۆشەویستێکی بێپایانم بۆ مناڵ هەیە خەریکی گۆرانی وتن بوومبیان حوتراکەم بۆ کورساتی خۆشەویست کرد اینجا دوا بە دوایەوە چەنەها فستیڤاڵم کردووە بۆ مناڵان ینی بەشداری زۆرم کردووە لە ئیشی مناڵان و هوەری مناڵانیش نەرمی خان لە بینی ڕەحەچلدەم و داپیرە زەینۆ کامیان سەرسامی بە کامیان تۆ یا داپیرە زەینۆ لە زەمانێکا بوو کە ئەو حکومەتی بەعسی ئەفلەقی ڕۆژتا ئێوارە ئەوەی خوا نەشێ بەم کوردەیە کرد داپیرە زەینۆ شانۆگەری تەنەکە بوو لە نووسینی مامۆستا و ڕۆماننووسی گەورەی کورد یەشار کەمال بوو و دەرهێنانی مامۆستا ئەحمەد سالار بوو اینجا ئەم داپیرە زەینۆیە ئافرەتێکی ئەتوانم بڵێم هین ئەوە چاونەترس بوو داکۆچی لە مافی جوتیارەکانە کرد داکۆچی لە مافی هەژارەکانە کرد ئاغا و دەرەبەجیش خۆ دەزانی چۆن خەڵکانە چەسانەوانە ئیتر لەبەر ئەوە من داکۆچی کار بووم لەسەر مافی هەمووان لەبەرەوە داپیرە زەینۆ دەنگی دایەوە ساڵەکان 1982 لە سلەیمانی لە هۆڵی چالاکی قوتابخانەکان 3 دانەمان عەرز بوو دوا بەدوای ئەو بردمان بۆ هەولێری خۆشەویست لەوێش تقریبا 15 شەو عەرز بوو اینجا شتێکی خۆش بۆ بجێڕمەوە لە هەولێر کاتێک کە ئێمە ئەرزی هینەکەمانە کرد شانۆگەریەکە وەڵا پێشەوە مدیری ئەمن دانیشت ڕێزی ناوەڕاست خەڵق بوو ڕێزی پشتەوە هەمووی پێشمەرگە و تەنزیمی بوون ئاهاتن بە سڕی لە ناو هینەکە دانیشتن قاعەکە بۆی بزانن شانۆگەریەکە باسی چیەکە و ئەمانە وەڵا وەلحاڵ دوای من بە قیژەقیش چوومە ناو خەڵقەکەوە وتم کورە هەر
دەرگای خۆتان کوڵم کەن کەس نەیەتە دەرەوە ئاغا با هەر بڵێ کە بەم شێوەیە چوومە ناو قەعەکە مدیری ئەمن هەستا سەر پێوتی شنو های مظاهرەوتم نانە مظاهرە نییە دانیشە مەسرحیە مەسرحی ئەرە وەڵی تر لەو کاتەیە ئەو داپیرەزوێنوێ دەنگیایەوە یەک پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە لە ئەڵمانیاوە کاک پەیوەند لە ئەڵمانیاوە کاک پەیوەندجانم کاتەوە باش ئەم کاتتان باش بەڕێزان بە خێراتنی ئەو میوانە خۆشەویستەکەی نەرمین خان زۆرم پێ خۆش بوو کە توانیم پەیوەندی لەگەڵا بکەم قوربانی تۆ بم سپاس دەکەم بەڕێز دەکەین چاو ماجەکەم لە خزمەتان فەرموو ئەمرکەم واللهی دوو پرسیارم لەو هونەرمەندە خۆشەویستە هەیە کە ئیتر ماوەیەکی زۆرە لەگەڵ هونەرا خەریکە بەڕاستی بە کارە هونەریەکانی زۆر دڵخۆشی کردوین لە هەموو کوردستانیشان ناسراوە لە هەر چوار پارچەکە هونەرمەندێکی خۆشەویست و بە ئەمە گەلی کووردە سپاس دەکەم بەڕێزی من هیچم نەکردو خۆم بە قەرزارباری گەلەکە مەزانم ماوەیە کە دانیشتوم داوای لێبوردن لە بینەران و هەواداران مەکەم نەرمین خانەوەی کە تۆ کردوتە بەکەم کە زەکرێت لە کاتێکی شاتۆ ئیشانە و کردو یعنی لە ڕەگەزی مێینە کەم کەس خۆی لەو بوارە بینیە و کەم کەس بەشداری و کارە هونەریانەیە کرد بەڕاستی زۆر دڵخۆشی کردی ماوەیەکی زۆر لە هونەری کوردیە لە تەلەڤیزیۆنەکانە زۆر چاومان لەسەری بوو سپاس دەکەم چاو و ماجەکەم لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆتان زۆر سپاس نەرمین خان دوو پرسیارمە ئەگەر بە ئەرگ نەبێت فەرموو پرسیاری یەکەمی ئەوەیە لەگەڵ چ هونەرمەندێکە زۆر دڵخۆش بووی کە کاری هونەری بکەیت و بەردەوام بی لەگەڵ یا و توانیوتە بۆ نمونە کارە هونەریەکان و بە تەواوەتی بگەینی لەگەڵ ئەو هونەرمەندە وەڵی بەڵێ ئەفوو پرسیاری دووەمیشم ئەوەیە کە لە باری مادیەوە هونەر چی بە تۆ بەخشی توانیت ئەوەی کە ئەتەوێ لە باری مادیەوە بەدەستی بێنی لەگەڵ هونەرە یا هەر نەتوانی وەڵا با من ئەو پرسیاریان من وەڵام دێمەوە نەکو نەرمین خان ئەمەی دووەمیان وەڵی تر پرسیارێک آخر سارەی فول مواصفاتی پێوە نەوشە لێکزز هەر 0 کیلۆمەتر وەرە بەخوا بە پێ هاتووە فەقیرە پیادەیە وەڵا سیارەکەم فرۆن داوای لێبوردن زۆرم پێ ناخۆشە ئەوە بیسم ئەوایە نەرمین خان ئیسە جوانترین سیارە و باشترین خاوەیە وایە لە کورسانە چونکە من نەزانم لەکەیەوە خەریکی هونەرە و لەکەیەکۆ بڵی خەڵکی و سەرنجی خەڵکی بۆ بەرنامە و تەلەڤیزیۆنەکان ڕاکێشێ زۆر سپاس هیچ نەماوە بەڕێزم لە خزمەتانی زۆر سپاس دەخۆشیشتان بۆ پەیوەندیەکە و چاوی ئەمەی لە خزمەتان باشە نەرمین خان پرسیاری یەکەم جواب بەرەوە وەڵی ئەتوانم بڵێم 0 بەدەستەوە بەڵام گرنگەوەیە ئێمە خزمەتی گەلەکەمان پێش هەموو شتێکە ئەوە زۆر گرنگە ئیتر ناحی مادیش وەڵاهی ئەوە معاشەکەیەکە ئەیبینن تێگی 0 کیلۆمەتر ئیتر بەنسبەت مادەشەوە وەڵا هونەرمەند نازانم ئەوەی کە هونەرمەندی ڕاستەقی نەبوو بێ و بۆ ئەم ملەتەتیە کۆشابە ساحێبی هیچ نییە ئەرە وەڵا سوالی دووهەمیان سواری دومیان سەبارەت بۆ بوو نەرمین خان ئێستا لەگەڵ چه هونەرمەندێکە وتی خۆشحاڵ بووە کە دەوری بینیوە طبعا من کە بەرکەوتم بووە لە هەر شانۆگەریەک بێ یا هەر فلیمێک بێ هەر درامایە بێ بەڕاستی کاتێکی خۆشم بەسەر بردون لەگەڵ هەمویانە بەس بە تایبەتی لەگەڵ ستافی خۆمان بەرنامە کاک مستەفا و کاک بەرزان و کاک ئەحمە و ئەوانە کاتی خۆشمان بەسەر بر لە ناو ئستۆدیۆیە بەدەر لە تەسویرەکان بەتاکید نەرمی خانەگە من نەڵە من خۆم هەموو ئەکتەرەکان ڕێزی تایبەتیان هەیە و ڕێزی خۆشەویستیم هەیە بۆیان لێرەشەوە چی پیاوەکان چی ئافرەتەکان بەڵام من وەکو ئافرەت خۆم نەڵە مێسە لە ڕووی میوانی بەرنامەکەی زۆر سەرسامم بە دەوری بەڕێزت زۆر سپاس دەکەم ڕاستی یعنی کە سەیری نوانەکانی تۆکەی یعنی تام و چێشێکی تایبەتی خۆی هەیە قوربانی تۆ بم ماشەڵڵاش لەو دەمە بابا چەکم پێنیە دەبا دەمەکەم پێبێ بادەمەکەم هەبێ مەڵە یەک پەیوەندی کەشمان لەگەڵایە کاگیوە لە هەولێرەوە کاگیوا جانم کاتەوە باش کاتتان باش کاگیوا جان جۆرە دەنگمانە بەڵێ گیان سەرەتا دەست خۆش بنەمەکەتان لێ دەکەم بە خیراتنی مامۆستا بەڕێزە دەکەم قوربانە بم هیوام لە ساغی و تەندروستێتی هیوام مانەوەیەتی ئینشاءڵڵا بەردەوامی لە کارەکانی بگڕێتەوە
مەساقی چاو بم بەناوی قوربانێ ئەویشەوە بم. زۆر ڕێزی سوپاستان تایبەتیمان دەکەم. هەیە بۆت. بەڕاستی مامۆستا نەرمین باشە ئەمانە بناغی دراما و کۆمیدیای کوردین بەڵێ بەڕاستی ئەمانە دروستکەری شانون بەڵێ زۆر سپاس. حەق وایە باشە حەق وایە ینی حکوومەت باشە ئاوڕێکی جدی لەمانە باتەوە چکە بەڕاستی ئەمانە شوێن پەنجیان لە شانە و لە دراما و لە هەموو بەرنامەکاندا هەیە. کاکە هیواژیان کار بەدەستان کارڕۆ لە ئاوێنەکە چاویان لێمانە بەخوا دایم چاوێن لێمانە. وەڵا داوای پلەم کردوتیانە بێ ئیمزای لە قادرمەیان نابوویە کاگیوە فەقیرە پلەی چاکی هەیە پلە قادرمەیان نابووە دوو پلایان نابووە گەلەکەمان بۆ ئێمە هەموو پلەیە. بەخوا مامۆستا نەرمین ئیتر چیەکەی بەڕاستی ئێوە شایستە هەموو شتێکن لە هەموو شتێکەوە لە هەموو بوارێکەوە بەڵام سێدەکەی باشە ینی ئێستا زروفەکە وای لێ هاتووە ئەوەی سۆم نازان بڵێم ینی لەگەڵ ڕێزم بۆ ئێوە بەڵام قسەی لاتولوت ئێستا باوێتی ئەمە ژەڕوا ئەفۆ کاکی واگیان ئەمە ژەڕوا هەموو وڵاتان بەم سەورەیە ڕۆیی و نەتوانم نایە بنێم سەورە ئەویش بەمەشە ئەڕوا و کۆتاییشی پێیەت. مامۆستا هیوادارم دوعای خێر بۆ دەکەم ئینشاءڵڵا تەمەند درێژ بی بگەرە سە بەرنامەکان دووبارە ماڵەکەم ئاوادام کەیتەوە. بە قوربانێ بم زۆر سپاس دەکەم چاوت ماچەکەم لێرەوە بۆ ڕادیۆی گەڕیان دەستان خۆش بێ و لەسان بەناوی ڕادیۆی میلی گەڕیانی شەو چاو ماجەکەین سپاس بۆ پەیوەندیەکە و هەر تەمەندرێژ و سەرکەوتوبی برای بەڕێزم. داوە لەو خۆشەویست و هاوڕێیانەمانەکەین ئەگەر بیانەیە پەیوەندی بکەم بە بەرنامەکەەوە بە ژمارە تەلەفۆنی 1970 471 52 64 لە ڕێی ڤایبەریشەوە 1950 1920 85 لە خزمەتان نابین. کاک ڕەنجە لە سلێمانیەوە کاک ڕەنجەگیانم کاتۆ باش ئەم کاتتان باش باشی بەڕێزم کاتێکە باش بە خێراتنی ئەو شێرەژ ناگەم قوربانێ بم زۆر مەمنون. بەڕاستی ئەوە هەر هونەرمەندی ئەو مامۆسایەوە هەموو شتێکە حەقە پەیکەری هاتوونی بۆ دروستکردن سمبولی کوردایەتیە بە قوربانێ بم زۆر سپاس دەکەم. من لە ئیفتیدایی یا مامۆسام بوو ئەوە بەس من نەزانم چ ئافرەتێکە تو خوالی نەیاوی ناوەڵا هیواتمانەوە بوو ئەو دەرزمان پێ بڵێت. زۆر سپاس بە قوربانێ بم بەڕێزی بەڕاستی ئەوە حەقی ئەوەی هەیە لە ناو باخی گشتیا پەیکەری بۆ دروستکرێ بەس بەداخەوە لە ئێمە قەدری ئەو جۆرە زەلامانە نازان بەتاکید کورە با لای پارکەکە نەبێ بە قوربانێ بم دوایە لە لای مەیمونەکە دابەزینەیە. ئەوە بەڕاستی مامۆسایەکی زۆر عەزیز و خۆشەویستە. قوربانێ بم زۆر سپاس بەڕێزی لێرەوە هەتا ڕادیۆی گەڕیان دەستی ماچەکەم. قوربانێ بم منی چاوە ماچەکەم. هیچ پرسیارێکی هەیە بەڕێزم هیوام وایە بەردەوام بێ سەرکەوتوو بن. سپاس بۆ پەیوەندیەکە و چاوە ماچەکەی زۆر بەڕێزیت قوربان. نەرمی خان کۆمنتیشە بۆ هاتووەڵە نەرمی خان سەوتی زۆر خۆشە بۆ گۆرانی گۆرانیکمان پێشکەش کات ئەیتر نازان بەڕێزت چ گۆرانیکە ئامادە کردووە چونکم بەخوا خەڵک زۆری داوا کردووە. بەڵێ زۆر قژی زەرد سەرنجی ڕاکێشاوم زۆر قژی زەرد سەرنجی ڕاکێشاوم زۆر چاویشین داویە پرشن لە چاوم زۆر چاویشین داویە پرشن لە چاوم شان و مێل و گەردنی ڕووتی بێگەرد سنگی نەرم و مەمکی قوتی تند وەک بەرد بەژن و باڵای کەڵەگات و شۆخ و شەنگ بەژن و باڵای کەڵەگات و شۆخ و شەنگ لە شولاری کەمێ گۆشتن کەمەرتەنگ لە شولاری کەمێ گۆشتن کەمەرتەنگ بۆی نەشکاندوم تونوێتی و ئارازووی دڵ هەرگەڕاوە مەلی برسیم چڵە و چڵ بۆی نەشکاندوم تونوێتی و ئارازووی دڵ هەرگەڕ
بڵاوچڵ لە هەر باغێ گوڵێکی سوورمدی بێ لە هەر باغێ گوڵێکی سوورمدی بێ بۆی چوم هەزار دەڕێگ لە پێم چەقی بێ بۆی چوم هەزار دەڕێگ لە پێم چاقی بێ یەخوا ئەو دەنگە و نەڕزیێ و بەخێر بیتەوە سەر و سەر قوربانی چاومەوە گۆرانی ئەتوانم بڵێ مامۆستای گەورەی کورد خوا لێ خۆش بوو شەید قادر کابانە فەخری پێوەکەم هەزار ڕەحمەت لە دەنگە نەڕزێ یەک پەیوەندی کەمان لەگەڵایە نەرمی خان کاک ئەحمەد خۆشناوەتی پەیامنێری ڕادیۆی میلی گەڕیان لە هەولێرەوە بەڵێ کاک ئەحمەد گیانم کاتەوە باش باشی قوربان ئەحواڵت باشە قوربانت بم دەستت ماش دەکەم باشی قوربان خەبەر و باسی هەولێر چییە گۆزەریە چی ناگوزەرێ هەر نەوتەکەتان وەرنەگر ئەرێ نەوتی چی تۆ تازە لەم حکومەتە تێگەشتی ئەڵەن لێ بەفر باریوە وایە لە هەولێر بەفر بۆ سلێمانیە و ساردێکە بۆ ئێمەیە ها دەڵێن بەفرەکە بۆ سلێمانیە سەرما و ساردێکەش بۆ ئێمەیە وشکەکەی بۆ ئێوەی هەوا سارد وشکەکەی کاک ئەحمەد گیان گەورە و کردین خۆشحاڵین ئەمرکە و لە خزمەتا بین قوربانتم زاڵم ئەمر نەکە وەڵای پرسیارێک نادوو پرسیارم هەیە بەڵە دوام بۆ تۆ پرسیار یەکەمیان بەرنامە بۆ ڕاوەستا بەڵێ پرسیار دومیشە لەسەر بەرنامە ینی بەنیاز نین بەرنامەیەکی وەکو بەرنامە پێگرینەوە بەڵێ شەڵا نەرمی خان جوابی هەردوو پرسیارەکەیاتەوە لە خزمەت داین قوربانە بم سپاس بۆ پەیوەندیەکەت چاوی ئێمەی کەسێکی ماندوو خۆشەویستی بەس کاک ئەحمەد یەک پرسیاری کەمە بوو لە تۆ ئەرێ خەبەرێکی توان پێگەیانم جەنابێ وابزانم ماوەی 21-22 ڕۆژە ڕەبەنیت بۆ چەند؟ 26 قۆڕی دنیا بەسەرم بۆ ئەرێ دەقەی چیەکە سنگڵاخە تۆ ها؟ ماڵی خەزورم تووشی کۆڕۆنا بوو لیان سەنیتەوە؟ ناوەڵا خێزانە کەسم تاقانەیە پێویست پێ خزمەتیان کە دوای فەقیرە خۆی گرتی کۆرۆنای گرتووە بەخوا کۆرۆنای نەگری خەزور و خەسوی کۆرۆنای گرتووە ئەم چووە فەقیرە خزمەتیان کە چوم تاقانەیە خێزانیشی تووشی کۆرۆنا بووە یا ڕەبی خوا شیفایان بە ئیشەڵڵا چاگە بنەوە بە زووترین کات بەڕاستیە بێ ئاگامان لە خۆمان بێ بەتەکید ئەرە وەڵاوە تا ئەو داماوەش ئاوە توش خوا گەورە شیفایان بە کاک ئەحمەد گیان ئیشەڵڵا تەندروست باشە بن زۆر سپاس بۆ پەیوەندیەکەەوە قوربانە بم کاک ئەحمەد گیان سپاس بۆ پەیوەندیەکە و چاوی ئەمەیت ئەڵێ هۆکەی چییە بەرنامەی بەرنامە هەڵۆشاوەتەوە یا ڕاوەستاوە هۆکەی ئەوە بووی تر بەرنامەکە خۆی تا حەدێک بڵێن سوا بوو خەڵقەیان وت دەڕایگرن بەسە تامی نەماوە ئیترەوە بوو کاک ئەحمە و مستەفا ئەوان جیابوونەوە ڕۆشتن ئیتر دوایی بەرنامەکە کۆتایی پێهاو بەڵام بۆ دروستبوونەوەی جارێکی تر وەڵی من هیچ خەبەرێکم نییە ئەو بەرنمەیە دروست بێتەوە نازانم بەڵام بەنسبەت منەوانی وەکو ئیش و شت ئەگەر ئیش هەبێ ئەیکەم ئەگەر درامایەکی ڕێک و پێگیا فلمێکی باش ئیشەکەم ئەجا نەرمی خان لە بەرنامەشمانە ئیشەڵڵا لە حەڵقەکانی داهاتووە ناڵم حەڵقی داهاتوو لەوانەیە حەڵقەکانی ترمان کاک بەرزانی قادەی خەڵوزیش گەورەمان کامیوانی بەرنامەکە بێت حەقی خۆیەتی وەڵی بەسەری بکەنەوە دەستان خۆش بێت ئەمە ماڵی هەموو هونەرمەندێکە هەموو هونەرمەندەکان بەسەرەکەی لەشتان ساغ بێ و نمونەتان دەرگامان کراوەیە بۆ هەموو لایەک ئەی نەرمی خان یەک پرسیارێکی کەم هەیە ئەمەیان شەخسیشە ئاڵغامە نەرمی خان بەز ڕاست پێم بڵێ بندیواری تۆ یا سەردیوار من بندیوار و ژێردیوار و سەردیوارنی من ڕێکا و ڕێک عەدلم زمانی بەسیشتا ئیلبووم هی ئێستانی بابزانی ئەرە وەڵڵا ئەی موچە و چانە وەڵی موچەکەم خۆی تقریبان 1,500,000 بەڵام لە کاتی لێبڕینەکە 500 نامێ ملیۆنەکە نەبڕی ئیتر ئێستا بۆیان پاشەکەوت کردم وەکو خۆم گێفانم نەبێت ناخرەوان دوای بەتڕێ لە بۆ دەنێرن وەڵی ئیتر ئێستاژ 1,121,000 وەرگرتووە بەم ئەمە یاڵێن لە سا هەژدە ڕۆژەگەڵ لە سا 21 ڕۆژەگەڵن بەغا ناینێرە ڕۆژەگەڵ هەروازیە تو ئەو خوا نای موچە مێنە ئەڕۆ بەجێت نای موچە چامان لێناوە بەخوا ناڕۆی لە موچە نای موچە آخر دە تۆ بەشک و کاکە گیان لێرەوە بەشک و تعلیقت وانجی گیان لێ بین بەشک و ئەیە ڕۆجە ئەمانە تەڕە بن ناوەڵڵا ئەیە ڕۆ ئێمە چەند ساڵ لەسەر ئەم تەلەڤیزۆنە هەر وتمان
هەموویان وتمانە هیچمان بە هیچ کرد کاکە تەڕبوون نەبەخوا ئەزانی وەکوچی لە هاتووە نەرمی خا بەڵێ. وەکو زەختەکەی باپیرمی لێ هاتووە بەرزە بێتەوە دابەزێ بەرزە بێتەوە دابەزێ کورە ئەی تۆ بۆ ناڵێ ڕۆژتارە مەشغولیان کردین بە میعلامەوە ئەوە لە بەغایە و نازامەوە وەفت چوو ئەوە وەفت هاتەوە و هەمووشی فنش ئەی وەفدەکەەوە بزان بەتەمانەڵم بەڕێکەونەوە هەمدی زەڕۆنەوانێ بۆ قورعانەوە موچێ زای وەکوچی لە هاتووە نەرمی خان بەخواب لە جارا خەبێژن بنێن بەڕویان نانا عینە ژنی تۆراوی لێ هاتووە هەر نابینا چن بە دوای لەو سەرەوەیەنون دوایی با هەفتەی کاتۆرێ وەڵی تر بڵێن چی کاکە دەسەڵات هەیە یەک پەیوەندی کەشمان لەگەڵایە کاک هێمنی مامڕەزا کاک هێمنجانم کاتەوە باش کاکە سامانجیان چۆنی چۆنی قوربان ئەحواڵت باشە باستان باشی بە قوربانت بم دەستت ماش دەکەم قوربانت بم خوایە بە ساقەت بم ئەمرکە با قوربانم دەستخۆشی بەرنامەکە و لەکەم بە خێراتنی نەرمیخانەکەم بەڕاستی زۆر دەمێکە لە نەک لە هونەردا بڕان هەر لە هەموو شت کەس ناتان بینە کاکە بەڕاستی سلێمانی بۆنی ئێوە لێە ئێوەن بۆنی سلێمانیتان لێ کەسی ئەسا بەعزە کەسێک هاتوو دەسەر شاشە و سەر ڕاگەاندنەکان هەر کەس نازانێت لە چۆ هاتوون و خەڵکی شوێن و احتیمامیان پێ دراوە ئێوەمانانیش کەس نازانێت بە کوردەکە ئیهمال کراون بەڵێ وڵی بەداخەوە هوەری کوردیان ئاوەلا ناوە یعنی سەیری تەلەڤیزۆنەکانەکەی هەمووی بەکاری درامای تورکیانەوە مەشغوڵن و هوەری کوردیشان قسۆتە ئەو لاوە تۆ بۆ واڵی من نەک خەڵکی ئەم شارە لەگەڵ ڕێزم بۆ ئەو برا ئەی خەمە سەر و سەر چاوم تێگەی من باپیرم بەکەر چووە بۆ حەج کە سەیارە لەم شارەیان نەبووە ئێمە خەڵکی ئەم شاری دەبەخواوە ێستا ئاودی وایە دادەنەریجان کە ئێوە دەرەکەوتن بەردە خەڵک بە دەرکی سەرا و دەرگەزیان و ئەمانی بیرەکەوتەوە ئێستا کاخەم دوو لە ڕێوە مناڵە لە سوپوسانە هاتوون بوون بە ڕاگاتن کار و بوون بە ئەفتەر و کەس نازانێت شوێن و کوڕی ژێن و چواری وەک ئێوە و کاک ئەحمە و مایر حەسەن و کاک مستەفا ئەمانە هەر کەس نازانێت ئیهمال کران و کەس ڕۆژی خێنا پێوە نانێ و ئێتر هەر هیچ شێتان میتیانەمەوە هیوادارم ئەم ڕادوێ وەکو تەلەڤیزۆنی خاک چۆن جێ ئەوانەی کردبەوە ئەم ڕادوێ وای لێ بێ کاکە جەزا ئیحتیمام بەو کەسانە باو بیان هێنێتەوە پێشە جارێکیکە تان بگەڕێتەوە بۆ هوەری کوردی کە ئەمان و هوەری کوردی یەکسەر خەڵک هوەری سلێمانی بیرەکەوتەوە بەڕاستی بەڵێ ئەتر کاکە سامانجیان کە هاهی دەکەت خوات نەریما فەلافەر بەڵێ بەڵێ لە زەنگاوەڵای ئێستاش بەعزە شتێکی لە یوتیوبا سەیرەکەینەوە بە یادی ئەو کاتانە هیوادارم هەمیشە لەش ساخ بن زۆر هیوادارم بتوانێت لە ڕێی ئەم ڕاگەاندنەوە ئەم ڕادێگەڕیانەوە جارێکیکە ئەو هونەرمەندە کۆنانەی کە خزمەتی هوەری کوردیان کردو بێنەوە سەرخەت جەماعەتی زەنگ جەماعەتی ڕەنگاڵە جەماعەتی کەشکۆ کە بەعزەشیان ئێستا هەر ئەمری خۆشیان کردو ڕوحیان شاد بێ دەڵا بتوانێت لەم ڕادیۆوە ببێتەوە بە سەکۆیەک بە مینبەرێک بۆ ئەو هوەرە بۆ ئەو هوەرمەندانەیش بە تاکید برا جوانەکەم پشت بەخوای گەورە هەموو هەڵقەیەک هوەرمەندێکی خۆشەویست میوانی بەرنامەکەمانە ینی بەبێ فەرق و جیاوازی ڕادیۆی میلی گەڕیان لە خزمەتی هەموو هوەرمەندێکایە دەرگامان کراوەیە بۆ هەموو بەڕێزێک آخر بەعزە کەناڵێک هەیە شوێنی ئەوانەی تر ئەبێتەوە بەس شوێنی ئەم هوەرمەندە میلیانی بەڵێ ئەوانن کە بەڕۆنی کوردی خۆیان چاورەکەن خۆیانەکەن بە ژوورە بەڵێ زۆر چاوپێکەوتن ناکەم داوای لێبور نەکەم لەوەیانە زۆریان پێوتم بۆ چاوپێکەوتن بەس من خۆم چاوپێکەوتن ناکەم ئەڵم ئیشم نییە ئەگەر ئیشم نەبێ بۆچی چاوپێکەوتن کەم حەزەکەم کارم هەبێ اینجا چاوپێکەوتن بکەم دەست خۆش ناهەقی ناگرم هیوا هەیە احتیمامی پێدراوە بە $100 و خانووی نەخسۆتە بەردەستیوری واشێ ئەوە وەرە ئیتر ئەم وڵاتە هەروایە خاڵە سامانجان من لە خزمەتان برا بەڕێزەکەم سپاس بۆ پەیوەندیەکە و چاوی گەورە کردین زۆر سپاس قوربانە بە من سپاسی نەرمیخانی ژەکەین کە پەیوەندیم پێوە کرد و قسەی نەشکانەمە جێ نەرمیخان وا بڕیاریا بوو هیچ چاوپێکەوتنیەک لە هیچ کەناڵێکی ڕاگەاندنا نەکات هەتاکو کارێکی نوێ یەتە پێشەوە و لە کارێکی نوێ هەم بەشداریەکات ئەو کاتە چاوپێکوتنیش کاسایە بەڵام بە خۆشحاڵیەوە من میواندارێکی قبول کردم لێرەوە زۆر سپاسێکم و دەستان خۆش خۆشحاڵ سپاسەکەم بەڕێزم چای منی سپاس بۆ پەیوەندیەکە لە خزمەتان نەرمیخ یەک پەیوەندی تریشمان لەگەڵای کاک بەڵێن لە کۆیەوە کاک بەڵێن جانم کاتەوە باش سلام علیکم علیکم السلام سەر و سەرچاوەکارم یاخوا بەخێرەی کاکە سامانجیان دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەم حەقەیە قوربانت من دەستت ماش دەکەم میوانی ئەم حەڵقەیەشمان خاتوو نەرمیخانە ڕەحمەخان
واخذ بڵێ میوانی ئەم ڕز نەمان بەڵێ بەڵێ دەست خۆش لە کاکە سامان قوربانی دڵێ بم چاو ماجەکەم بەڕێزی نەرمیخان هەر لێرەوە هەتاوەکو ئەوێ بەخێرهاتن یەکەم گوڵباران یەکەم بەڕاستی ئەسەرش سەرکەوتووە قوربانە بم لێرەوە ڕێز و حرمەتم بۆ تۆی خۆشەویست و بۆ هەموو کۆی خۆشەویست هەر لە کەشکۆڵ هەر لە بەرنامە هەر لە فلیمی دوو پشک هەر لە مقۆ لە بەڕاستی لە هەمووی دەستی هەیە بە قوربانە بم بەڕێزی مەمنونم چاو ماجەکەم بەراکەم کارێ سامان گیانی من بەڕاستی تو کە ئەو میوانان داوت دەکەی خەڵک بۆ خۆی دڵی دەگەشێتەوە چونکە ئەو ئەکتەرانە مۆڵکی خەڵکن بەتەکید بەتەکید یەکە چۆکو نەرمین خان کەەوە یعنی چەند کاری هوەری هەیە چەند کاری سینەمای شانۆی هەیە بەڕاستی ئینسان کە گوێ دەیەگرێت لەو ژیان نامە و لەو بە خەڵکەوە متۆحێتیکەوە لەگەڵی سەبکەوە لەگەڵی دابنیشە لەگەڵی کاری هوەری بکە ئینسان بۆ خۆی لەخوا دەگەشێتەوە کە فکر دەکات ئەو کەسە ڕۆشنبیرە لە شارەکەما لە وڵاتەکەی هەیە سپاس دەکەم بەڕێزی بەتەکید هونەرمەند مڵکی هەموو لایەکە وەکو حیزبی ئەوە هەر کەسە بیر و باوەڕی خۆیەتی بەڵام وەکو کاری هونەرەکە ئێمە لە حەج کەناڵێکی ڕاگەاندنا کار هەبێ ئێمە هیچ فەرق و جیاوازیەک ناکەین لە خزمەتی هەموو لایەکین بریا لەگەڵ نەرمینخانە کاک ئەحمەدی دێوە کاک ئەحمەد دۆڵا ئەوەی کە لە بەرنامەیە هەر دەوری کوڕەکەی دەبینی بەڵێ بەڵێ هەڵا خێرێتەوە کاک ئەحمەدی ژێتە خزمەت گەورەمانەکە ئینشەڵا لە بەرنامەکانی داهاتوە ئینشەڵا میوانداری ئەو بەڕێزەشەکەین ئینشاءڵڵا کاک ئەحمەد پیاوێکی زۆر زەریفە خۆشەویستن هەموو لایەکیان هەمویان چاوی کاک مستەفا هەمیان بەڕاستی دەسەر بڵن ئەوانە پێکەوەکەوە یعنی فیلم دەرێنن ئینسان بەدەست خۆی نییە حەزی لێیە گویان لێبووری حەزێ سەیری کە بەڕاستی بەڕێزی هەموو شتەکانیان تەنز ئامێز و پەند ئامێزە بۆ ئەم کۆمەلگایان بەتەکید من پرسیار لە نەرمین خان دەکەم دەڵێم ئایا پەشیمان نییە لەو خزمەتێککە هەتا ئێستا کردوویەتی بە هوەری کوردی ئایا پێخۆش نەبوو لە جاتەوەی ئەکتەر بووە لە جاتەوەی سینەماکار بواە شتێشتر بواە نا من خۆم هەر حەزم لە بەشی یاسا بوو یاسا تەواوکەمی تر باوکم بەهۆی زروفی ئەوەی برازاکانی هەموو پێشمەرگە بوون و لە ئەبوو غرێب سجن بوون دانەیەکیان و ئەمانە ئیتر باوکم خۆ ئەفریکان نەیهێژ من بەشی یاسا تەواوکەم ئیترەوە بچوومە پەیمانگای هونەرە جوانەکان حەزم ئەکرد هونەر بەشێک بێ لە ژیانم نەک هەموو ژیانم داگیرکە بەڵامی تر کەوەکو هەموو ژیانی داگیرکردم و دوای ئەوەش کە خزمەتم کردووە هیچ پەشیمان نیم لەو خزمەتە چکە هەر تاکێک لەم کۆمەلگایە بەڕاستی مەفروزە کارێک پێشکەش وڵاتەکەیکە ئیجا ئەگەر قازانجی تیابکایە ئەگەزەریکە بەڵام ئەبێ کارەکەی باش بێ بەڵامی ترەوە ئەبێ دەستە و دایرەی دەوڵەت مەسەلەن ئاور لە ئیشە باشەکان بنەوانی ئاور لە خەڵقە باشەکان بنەوە بەڵام بە ناشکری ناڵێم دەستە و دایرە دەوڵەتمانەیە بەخوانی ئایا نەرمین خان کە هەتا ئەسەر لە بەرنامە ئەوانە بەرداری کردووە چونکە بەرنامە خۆی هەمووی سەر تاپای تعلیق بۆ لە ئەم دەسەڵاتە فاشیدە حکوومەتیە تووشی هیچ بەرەنگاریەک بۆتە لەلایەن حکوومەتەوە وەڵاهی لەوانەیە زۆر شت بوو بێ بەڵام ئیتر کۆتایی پێهاتوو تەواو دەستان خۆش بێ کاکە سامانجانی چاو ماجەکەین سپاس بۆ پەیوەندیەکە ئەحمەد جۆڵا کاگاکۆ سەنگاری ئەوانە داوت بکەیت ئینشەڵڵا تەمەند درێژ بێ هەمویان بانگەکەین بەڕێزن بەڵێن دەبار لە کۆیەوە چاوتا ماسەکە دەستان خۆش ئێمە چاوی تۆ ماجەکەین لێرەوە ڕێزی تایبەتیمانەیە بۆ هەموو دانیشتوانی کۆی خۆشەویست سپاسان دەکەم دەستان خۆش سپاس بۆ پەیوەندیەکە چای منی نەرمی خان ئەی بەنیسبەت نەوتەکەەوە مەڵبەندی چەند بوونیەوە؟ وەڵام من مەڵبەندی شەشم ئەڵێم کیسەڵی لێ یەخڕێ لە مەڵبەندی دوایە یعنی وەرە نەگرتووە؟ وەرم نەگرتووە جا احتیمال لە هاوینێ وەریگرین ئەڵێن کە کاتێگاتە هاوینە لەوانێ بێ بە دوو دەبە و کاتە دنیاش گەرمە نامانەوێ و کاتە بەتاشی ئەی بەڕێی تۆ دەنگ و باز خەبارات هیچ هەیە لە تەوزیعکردنی؟ نابخوا ئەڵێن لە مەڵبەندی دوایە بەڵامی تر نازانم ئایا ئێستا هەیە کورە ئەو مەعاشەکە ئاوادە تۆ چاوەڕێی نەوتی ئەرێ تۆ منی هێناوە بۆ تەوزیعی نەوت یا منی هێناوە بەرنامە لەگەڵ تۆ جەنابێ ساختەنکەرەکانە ناسی لەگەڵ حکومەتا پەیوەندیەکی باشە دەیە ئەی نابێ خەبەرم بگەینی بۆ خەڵکە بزانێ دەیدەن نایدەن خەبەرم لەگەڵ حکومەتا هەیە ئەی چۆن ئەگەر خەبەرم لەگەڵ حکومەتا بە حاڵمان بەو حاڵەی دەدەی ئەمڕۆ ئەی یعنی جەنابێ بۆری نەوتن نییە بەجیان سەر بەخۆ بۆ خۆت نا وەڵڵا من بۆری نەوتم نییە بڕۆ لەوانە پرسیارکە کە بۆریەکان لە ماڵەوە لێن یعنی تۆ نیتە نەبەخوا نیمانە وەڵا زۆر بەداخەوە نەرمی خان وەڵا وامزانێ سەسێتوا فەرح بردووە وەڵڵا نیمانە
نەرمی خان ماڵەکەم بۆ نەو دەگرێ گەربی بم قەینا لەبەر دەرگا داینێ نەرمی خان ساڵانێکی زۆر بەڕاستی بەڕێزت کاری نواندنت کردووە یەخوا هەر تەمەندرێژ و سەرکەوتوبی اینجا بەڵام هەر کارێکیشی سەرگوزشتەیەکە بۆ خۆی کە کردومە ئەوەڵە ئەمەنم بیرەوەریە لەگەڵ یادگای بەڵێ نەرمی خان ئەتوانی مەشهدێکی ئەها کە عەبدوڵای برادەها و دایم کە ئاغای گەورەمان زۆری پێ ناخۆش بوو کە هاو بۆ ماڵتان ئەم جارێ عەبدوڵا بەخێرەی بەناڵوتێکەوە ئەوڵا بەخێر بێ ئارێ دەهاستا بە خێراتنیەکی کە کاکە عەبەیەواتووە و دەهەسە لە بەریدای بەم لیشتاوە داسە کاکە عەبەماتووە دەچی لێ بکەم خۆ ئەمە ڕێی هەم یەکەم جاری نییە هەموو جارێمە شوێنێتی ئێجا دەستی خۆش بەمیش بەشم بە ماڵەکەەوە هەیە ئای چۆن ئاخر نەرمین گیان بە قوربانەی بەم تۆ وەفعەکەی ئەم زەمانە نازانی چۆنە بە قوربانەی بۆ مردووی لە برساڕبی بمری لە برسا دایم عەبدوڵای براو پێڵاوەکانی لەبەر ماڵیمێ بە ئاواتەوەم ڕۆژە بێمە ماڵەکە ئەوی لێ نەبێ ئێجا باشە خۆ هاتۆ ماڵەکەتی نیا بەکۆڵ تا سەری سوال کەری خواتەوە بە خاتری فەخری عالم باشە ئەو هاتووە سەرێ لە خوشکەکەیە سەرێ لە خوارزاکانیە ئاخر ئەزانم من پێم بۆ لای تۆ سەر سوال باشە تۆ دەمەم لێ مەکەرەوە ئەمە من حەزەکەم بێت خۆ حەز ناڵم بانێت بەڵام لە دوای ژەمەکان لە دوای ناخواردن سەری زمان و بنی زمانی کاکە عەبێ ئەوەنەی کاکە عەبە لەو بربینە و دەربی ڕەبی بە قۆرەبانم دوعانم بۆ لێەکەی تێگەی ئەی من حەز ناکەم لە کاتی ژەمەکان نابێتە ماڵەکە حەزەکەم دوای ناخواردن بێ دایم کابینم کە عەبدوڵای برادیە ئەم هەموو مەنجەڵی سەر تەباخت ناوە ئەمە گۆشتی ڕەش و ئەمە گۆشتی سوور و ئەوەڵا دەستی خۆش بێ لە ماری خۆشانە قەل و قازەخوا ئەی بۆ من بەچوەرایی چاوی تۆ جا تۆ هەشتە نای ئەی باشە بۆ من کە داواکەم ئەڵەما نەرمی گیان ئەم نیوەڕۆیە برند و شلێ بە گۆشتەوە شتێکی خۆشمان بۆ لێنێ ئەو ڕۆژەی لێنێم تۆ لە بازار نانەخۆی تەلەفۆنە بۆکەی ڕێوەڵا نانی بازارم خوارد وەرە تۆ هەرچی یا براخ دەرخواردی منێ یا شۆربە یا سادە بیبڕە و با بۆ چۆڵ نەکەم نانا بابزانن ئاگای لێ ئەڕۆم یەک دەقە لەم ماڵە وەڵڵا تۆ ناڕۆی منە ڕۆم ناوی کاکە عەبەم نێ بەخوا ناڕۆی دانیشتا بەخوا منە ڕۆم بیبڕەوە تێگەی تۆزانی چیەکەی خەڵق سەیرمانەکە وەرە با سەیرکەن بە هەموو خەڵک بزانیە ئای چۆن خۆ تۆ منێ کردووە بە فلیم لە ماڵەیە ڕۆژتایوارە ترخێنە لێنێم نایخۆی ساوەر لێنێم نایخۆی ساوەر بە گۆشتی شەوە لێنێم نایخۆی وەڵا گۆشتەکە خۆم بە ساوەرگا بێ بۆ برین بەستم ئێدە بەخوا خۆ کاکە عەبەژەرەوە ناخوا بە قوربان ئای بۆ عەبدوڵای براو برنجی کوردی و قەل و ئێجا دەستم خۆش منیشی بۆ سوورەکەیتەوە و قۆزی و هەرەوەم هەیە و ئیترارە وەڵا دەستم خۆش ئای بەد بۆ کەسەکانی من وانیت ئارە وەڵا دەستم خۆش بێ یەخوا تەمەندرێژ بی نەرمی خان یەخوا بێەوەی یاخوا هەر سەرکەوتوو تەمەندرێژ بی نەرمی خان ئەوە بۆ ئەو بیرەوەریەی کە باسمان کرد وەختی خۆی کە من تەمسیلی تەنەکەمان کرد قوتابی دواکەوتومان کرد لە هۆڵی چالاکی قوتابخانە لەوێ تقریبا ئەویان هەشتا و حەو بوو هین عەفوو هەفتا و هەشت بوو دوا بە دوای ئەوە تەنەکەمان کرد هەشتا و دوو بوو وەڵا دەی دوایی وتیانی ئەیگوازینەوە بۆ ئیزگەی کوردی لەوێ تەسویری یەکەین بوو بە تەمسیلی تەنەکە باوکی ڕەحمەتی بخوا عەفویکا لەگەڵ مردووی حازری ئەیوە نابێ نەرمی بچێتەوە شوێنانە ئەترسایی تر لەم حیزبی بەعسا ترسا زۆر جێچەڵ وشتیان پێ کرابوو وەختی خۆی وەڵای توتی نایڵم نەرمی بچێ وەڵام منیش هەستان دوا بە دوای ئەوە تەسویری ئەومان کرد و ئەمانە فازل قەساب لێرەوە ڕێز و حرمەتم بۆ یەچایی ماجەکەم مامۆستا فازل وتی بابێ پۆنتێلا و ماتیمان لەگەڵکە دوا بە دوای ئەوە من چون پۆنتێلا و ماتیمان کرد وەڵا طبعا ڕۆژانی عرض خۆ دەزانی سعات 5 عرسە هەر لەوێ لە چالاکی قوتابخانەکان وەڵا دەی کاکە نیوەڕۆ بوو باوکم هاتەوە تێگەی خەوی لێ کەوت و ئینجا نیوەڕوان کلیلی دەرگای حەوشەیە خستە ژوور سەرینەکەی و خەوی لێ کەوت ئەی با کوڕەکان نەچنە دەرەوە تووشی شەڕە بن نیوەڕوان تێگەی وەڵا کاکە ئەوە بوو بە سەعاسێ باوکم هەڵنەسا بوو بە 4 هەڵنەسا خەمی دنیام لات و عەرزیشە ئەو هەموو ژمورە چاوەڕێیەکە لەوێ براکەم چوو محاولێ کرد محەمەی برا هەمە قایر چوو کلیلەکە دەربێنە لە ژوور سەری بۆی دەرناو هادوتی نەرمین حەل نییە بڕۆ لە سەربانەوە بڕۆ
بڕوا بێ کاک سامان بە عمودی کۆڵانە هاتمە خوارەوە حەگەم ماشە بۆ خچەجلەکەی بۆ هەڵا يعني جملاسيكي جوي بە عمودی کۆڵانە هاتمە خوارەوە قمری خاژنی حاجی عزیز خوا ئەفریقای خوا وتی ڕۆ نەرمین بۆ چیوە هاتی تە خوارەوە تو کچە تەمسیلمێ تەمسیل کاتێک ڕۆشتم بۆ لای کاک فازیلوان وتیوە بۆ دواکەوتیتم بابە من لە هینی باوکم نەجاتم نەبجانەوە بە کاک فازیلمە وەڵا ڕێ خۆم گۆڕی چوومە سەر مەسرحەکە بەسەرهاتی زۆر خۆشما بوو لەگەڵ یاخوا بێوەی زان بەسەراتی زۆر خۆشە لە ئێستا لەمەگە هەمیانەی بە سرنج لێ دەرەکەم یەک پەیوەندی تەلەفۆنی ترمان لەگەڵایە ببوورە پەیوەندەکەی بچڕاوە نەرمی خان بەسەرهاتێکی تری خۆت بەڵێ مناڵی یاخود وەڵا ئەمە نەبێتە مەسەلەی شارچێتی لێرەوە چاوی هەموو هەولێریەکان ماجەکەم بەڕاستی خەڵقی بەڕێز و زۆر خۆشەویست بەڵام نەرمی خان وەکو خۆی بیژەڕ وەکو خۆی جاەوە وەڵا کاکە باڵمان چوو بۆ هەولێر ئەم کچە تەلەبە بوو لەوێی خوێن وەڵای تر کە چوینە ئەوێ کوڕێک هات وتی مامۆستا نەرمین لە دەرگای یاوتی ئەمن ناو فاخیرە وتم یاخوا بەخێر بێتم وتی هاتوم سکرێتتان لۆدانێم تم سکرێت چییە وتی جۆزەی پێڵێن وتی لەکە دەنگۆچی پێڵێن تومەڵا لا ئێمە جۆزەی پێڵێن وتی دەوەڵا مامۆستاتم سکرێتت لۆدانێم و سکرێتەکەی بەست و ئەمانە و وتی مامۆستا نەرمین ئەوە ژمارە مۆبایلی خۆم ئەگەر مۆلی دەکەی عاتڵ بوو تەلەفۆنێکم لۆ بکە یەکسەر دێم یا من دێم یا ئاخیری برام دێ کەوتی ئاخیر ئاوا ڕێک وەستامتم خوای جان يعني هەر ناوی ئاخیرە ئاخیر فاخر وتی ئەرۆڵا ناوی ئاخیرە وەڵا دەی ڕۆژێ مۆلیدە عاتڵ بوو کەم مۆلیدە عاتڵ بوو تەلەفۆنم کرد تم ئەلوتی بەریە تم کێوتی ئاخرت لەگەرە مامۆستا دەزانمە توی وتم دەوەڵا ئاخر جان خێراوە لە فریاکەوە مۆلیدەکەمان عاتڵە وەڵا کاکە کاتێ ئاخر هاتوو وتم هەر لە ڕێوە ئەمەیم گرتم ئاوەرە توی هاوتم ئەرە پێم بڵێ تۆ بۆ ناوە ئاخیرە آخر کەی ناوە وتی کوڕە مامۆستا ئەوە داکو بابم نایان نایمە هەر منداریان دەبوو هەر منداریان دەبوو گوتی ئەوە ئاخردانی دەبێ تمجا ئەخیر بووی تو کوڕەنەوەڵا ئەمەدیا و مەحمودیا و حسێنیا و یاگە ڕەتڵ بووە ئارە وەڵا لێرەوە چاویان ماجەکەم یەکەیە بە یەکە ئینجا منی ژوتم باشە ئاخر جان ناتوانی بیکەی بە ناوێکی تر ڕۆژکات بکەی بڵێ ئەم ناوم بەدڵ نییە تی مامۆستا ئەم داکو بابم نام مەلا خوێندیتی بەجێمدا ئەمن کودرم دێ ئەو ناوەی بگۆڕم ناوەڵا ئەمن ئەو ناوەی ناگۆڕم لێرەوە چاویان ماجەکەم ماڵی کاک ئاخیر و کاک فاخیر هەر تێکەڵاییمان نەبوو ئەم شۆمان نەبوو ئیتر ماڵێکی زۆر بەڕێز بوو نەرمی خان یەک پەیوەندی ترمان لەگەڵایە وابزان بەڕێستە ناسی ئەم کەسە بەڵێ کاگەرمیان لە چەمچەماڵەوە یەک سوپرایزی بۆ جەنابێ هەیە کاگەرمیان جانم کاتەوە باش هەموو کاتێکش باش قوربانت مەحواڵ باشە باشی قوربان ئەحواڵت باشە چاوت ماچەکەم دەنگواسە بە قوربانت بەم دەستت ماچ دەکەم قوربان سەخیرە خۆشەویستی مامۆستا گیان تو چۆنی باشی گەرمیان گیان باسەک مامۆستا ئەرێ کارەباکەت هەرچانە بوو ناوەڵڵا هەروەکو خۆیەتی گەرمیانەوەی کە لەگە بێلانە هاتین بۆ ماڵتان خەی کارەبا بووین باشی گەرمیان گیان تۆ چۆنی ئەی بێلان چۆنە بێلان لە ئەوروپایە بۆ قورعانە ئاگام لێنێ من تقریبان 2 مانگە بێت لەسەر جێم ئاگام لێ نییە بۆچی لەسەر جێ وڵات تۆش حادسەی سەیارە بووم لە مردن گەڕامەوە ئۆی خوانەکایە باشە بیشەڵڵا نەنگو بازە چۆنە مامۆستا یاخوا بێوەی بێ ئێوە چۆنن ئەو دەڤەرە چۆنن قەوم و قیلە چۆنن هەموو لایە باشن حەمد و سەنا بخوا تو چۆنی دەنگ و باست یاخوا بێوەی بیگەرمیان گیان یاخوا بێوەی بمارەوەڵا باشە سەلامن لێکە ئەحواڵ دەپرسێ قوربان و سپاس دەکەم ڕێز و حرمەتم هەیە چاوم ڕوم بۆ دڵم ڕوم بۆ جۆم لە دەنگتان بوو قوربانم یاخوا لە خۆشیە یان حەزەکەم جۆم لە دەنگتان بێ و تەلەفۆنم بکەم پەیوەندیتان لەگەڵا بکەم بە قوربانە بم گەرمیان گیان ڕێز و حرمەتم هەیە بۆ ماڵەوە چاوی یەکە بە یەکەیان ماجەکەم سپاس بۆ پەیوەندەکە و کاگەرمیان گیان ماجەکەم داوا لەو خۆشەویستانەکەین ئەگە بیانێ پەیوەندی بکەن بە بەرنامەی وتی ئەتوانن لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانی کە ئاماژەمان پیا و 1970 471 52 64 ڤایبەریشمان هەیە 1950 85 35 لە خزمەتان نابین نەرمی خان ئەی بەسەرهاتی کاتی خۆی لە کاتی بەرنامە یاخود لە کاتی درامایە هیچ بەسەرهاتیە یا هیچ شتێکی خۆشە بەسەر هاتووە لەو کاتانەکە لە خاڵتاما بێ وەڵا لە هینا بووین کێشەکانی عەبە بڕغوو کاک سامان ئیخراجی کرد سامان عوسمان وەڵای تر منیش بە زمانی هەورامی قسەمە کرد
ئیتر دوان لە خوارەوە گرێویان کردبوو یەکێکیان وتبووی ئەمە بەخوا هەبێ و نەبێ هەورامیە ئەویش وتبووی نەوەڵا ئەوە خەڵقی ئەسڵ سلەیمانیە توی نە بەخوا من لەسەر کەڵەشێر گرێویان کردبوو وەڵای تر هینەکەش چی بوو نەرمیخە عەفوەڵەن تۆ جۆکەر کراوی هەموو زمانەکان نەزانی وەڵایی بە حکمیەوەی ئەتوانم بڵێم لە ناو مانتیقە عەشایەریەکان نابووم زۆرتر ئیتر تێکەڵایی خەڵقیش دەکەم ئەوی ڕاستی بێ ئیتر جاری وایە زۆر زمان تێکەڵە بن لەگەڵ یەکە یعنی بە حکمی دراوسێتی و هات و چۆ ئەمانە وەڵای تر منیش تەلەفۆنم بۆ هین کرد کابرایەک لە مەسرحێکا تەلەفۆنی کرد وتی من فڵان کەسم تم ئێدە باشە بە قوربانە بم دوو کارتۆن جوبنەی بەڕازیلیمان بۆ بێنە وتی بە شەرەف و بە تەڵاقن ئەمە هەورابیە تێگەی وەڵای تر دوایی کابرا دۆڕانی و کەڵە شێرەکەی بۆ کڕیوتیەوە خەڵقی سلەیمانی هەورابی نییە نەرمی خان بەڵێ کاتی خۆی بەرنامە ئەگە بڵێم ساڵانێکی زۆر ئەو بەرنمەیە لە پەرچاوی بینەران و ئاوڵاتیانە دەنگانەوەیەکی زۆر زۆری هەبوو بەڕاستی بەرنمەیە بوو ئەگەر نەڵێن حاشاڵگرن نییە ئەمە بەرنمەیە زۆر قەشنگ بوو زۆر خۆش بوو خەڵک زۆر تامەزرۆی ئەو بەرنمەیە بوو بەڵام وەفدام ئاماژەشە پێەیە ئەگەر کەناڵێکی تەلەڤیزۆنی بانگشتی بەڕێزت کەن و داوا بکەن چەند ئەکتەرێکی کە بەڕێزە کۆکێتەوە ئامادەی بۆ کەناڵێک کارێکی ئاوا جوانتر بکەیت بەڵێ ئامادەم بەڵام با من یەکشت لێرەوە بە براو کوڕی خۆم بڵێم سامانجان وەلەوە نەمان بین نییە بانەوەکەم بە کوڕی خۆم تۆ ماری دێت چەنە هەفتامی 62 نەمان بین نییە تێگەی زۆرمان کرد بە بەلاش بەڵامی وایە ئێستا ئەیخوا لە سای سێبەرە دانیشتۆ نیو ڕۆبعی من و تۆی خزمەتی ئەم وڵاتە نەکردووە وایەوە نیە بەخوا بە پارەی چەور نەبێ ئەم جارە ئیژناکەم ئەبێت چەور بێ حەقی خۆم ئەوە تا خوانەی بڕێ کوڕم هەیە ژنی نێناوە خواگای لێ تێگەی ناتوانم خانوێکی بۆ بکڕم ئەوە تا لە شوقەیەکە مەتاسە دەفتەر وەشتا قەرزارم ناشتا وەرەقە تێگەی لەبەرەوەی ترە تاکەی من دانیشم بە بەلاژیشکەی ناوەڵا وەختیەوە نەماوە بە بەلاژیشکەی بەڕاستی بەتەکی دار یعنی حیف ئەگەر ئەو شوێنانەیە ڕاگەیانەکان یاخود کۆمپانیایە گەگە بێ کارێکی فلیم سازکات ئەکتەری ئاوا یعنی گوناحە بە مەبلەغێکی پارەیەکی زۆر بانگێژ نەکرێت بەخوا بۆ شوێنان وەڵی من وتومە یعنی ئیش نەکردنمان باشترە لە ڕاستە ئێمە خۆ بیری خەڵقەکەمانە بیری هەوادارەکانی خۆمانە تێگەی بەڵام وە نەبێ خۆ من ێستا بڵێم لەبەر پارە زروفەکە وا بووە بەڕێوبەرەتی ڕۆشنبیری کاری ئەو تۆی نەکردووەکە مەسەلەن هەموو ئەکتەرەکان کۆکاتەوە دوایەوە یەک شتی تر لەم حکوومەتە با من گلەیی بێلی هەتا ئێستا گەڕێکێک نییە دەردی کابرای عەرەبەکەوتی زوقاقێک نییە بە ناوی هونەرمەندانەوە هەموو هونەرمەندەکان کۆکاتەوە هەمووی هونەرمەند پەرژ و بڵاو بووە هەمووی ڕەنگی ببینە هەمووی سەری سپی بووە هەمووی بێڕەنگ هەمووی بێ حەواز هۆیەکەی چیە هۆیەکەی نەبوو نییە کاکە وایەوە نییە یعنی بەسە ئەم میلەتە دڵی بەبەریەوە نەما یعنی بەڕاستی خاستن چینی مۆزاف خاستن مامۆستا یعنی بەسە هونەرمەندەیە هەوی هونەرمەندانی هەیە بە 3 مانگ 4 مانگ 200 هێنێ ئەخە 200 بیا بە چی ئێدە بە قورئان کە ئەگەر ئەوان هەوێشیانی خۆ من هەویەکەشم نەماوە 10 ساڵی ژەبێ من هەوێ هونەرمەندانم بەخوا نیمە بە ناوی خوا من کەسی شم نەدیوە بێ لەو دەرگایەم بە خەڵقی هین ناڵێم هەواداران و خۆشەویستان و دۆست و ئەحباب ناڵێم هاتوونەتە ماڵۆ سەردانیان کردوین بڕوات بێ هەتا ئێستا سندیکایەک نەهاتوو بڵێ ئەرە نەروی خاتووە چی و پێویستە نەهاتوون و چاوەڕوانیش مەبە بەخوا یەک پەیوەندیکەمان لەگەڵایە کاک باوان لە سلێمانی کاک باوان گیانم کاتەوە باش ئەم کاتتان باش باشی قوربان باوەکەمی سپاس دەکەم چای منی بەڕێزی نەرمی خان ئەم کاتەوە باش هەموو کاتێکە باش گوڵی من باشی نەرمی خان ئێ باش شانۆگەرێکمان کرد بەیەکەوە نەرمی خان ئەگەر بەبیری بێ لەکوێ لە هۆڵی تەوار ماڵەکە پیسە ئەحۆل بەڵێ وا بوو باوانگیان تۆیت ئەحواڵە چۆنە باشی ئای قوربانێ بم باوانگیان دەورێکی زۆر جوانە هەبوو باوانگیان پاسانەکەم سەلامەت بنیاخوا بێخوا بەڵێ وەڵایی هەر بۆ ئەحواڵ پرسین نەرمی خان بە ساقەی تۆ بم باوانگیان زۆر خۆشحاڵ بووم کە گوێم لە دەنگ نەبوو دووبارە ڕاستەکە خۆشمان نەبوو دەو شانۆیە وەڵای یادگاری خۆشمان هەبوو شانۆگەری ماڵەکە پیسە ئەحۆل نمایشکرا 2000 تقریبا 5 ساڵ لەمەوە پێش بووە باوان
بەڵێ بەڵێ وابوو بەڵێ بەرکەوتەیەکی ئەتوانم بڵێم خۆش بوو یعنی شانۆگەریەکی خۆشیش بوو باش بوو جمهوریشی هەبوو ئیتر لەو کاتەوە من ئیشم نەکردێتەوە باوانجان نازانم بۆ تۆ وەڵای منیش لەو کاتەوە تریشم نەکردێتەوە بەداخەوە دەی لەش ساخ بێ و ئیشەڵڵا هەر سەرکەوتوبی بە قوربانە بم بەڕێزن زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و کاک باوانجان چای منی بەڕێزی بەڕێزان خۆشەویستانە داوای ژمارەی ڤایبەریان کردووە 0 727 85 0 727 لە خزمەتانین نەرمی خان بەڵێ ئەو هاوڕێ خۆشەویستانەمان داوای گۆرانی ترەکەن بەڵێ جایە گۆرانی کەشمان ئەگەر پێشکەشکەیت گەورەمانەکەیت بەڵام ئەگەرەوەی مامۆستای گەورەی کورد مامۆستا حەسەن گەرمیانی بەڵێ خزمەتە هلم ياخي ولم ياخيا شيلانا وقردن باخيا هلم ياخي ولم ياخيا هلالا وقردن باخيا كتيشم بوبهاريزي علياسكي هالاتيا علياسكي سرشاخيا بچ زماني بيدوينم بتوانم دلي رابينم بچ زماني بيدوينم بتوانم دلي رابينم لنا وجولاني دلم دا لنا وجولاني دلم دا وكساوا بلا بين ميار وكساوا بلا بين ميار لم ياخي لم ياخيا هلالا وقردن باغيا لم ياخي ولم ياخيا شيلانا وقردن باغيا كتيشم بوبهاريزي علياسكي هالاتيا عليك بي سرشاخيا او نشير ملا شكارا او قلزار ملا بهارا او نشير ملا شكارا او قلزار ملا بهارا لجوانيا تشنينيا لجوانيا تشنينيا ضل عاستي شرم زار ويار ضل عاستي شرم زار ويار لم ياخي لم ياخيا هلالا وقردن باغيا لم ياخي ولم ياخيا شيلنا وقردن باغيا كتيشم بوبهاريزي علياسكي هالاتيا عليك بي سرشاخيا يخوة أو دنو نرزين يخوة بخير بيت وسر أو سپاسەکەم بەڕێزی نەرمی خان بەڵێ ئەڵەن نەرمی خان لەگەڵ کوڕەکەیە بینی چۆنەوەی لە بەریتانیایە کوڕم لە بەریتانیا بەڵێ کوڕم نییە لە بەریتانیا نا کوڕەکەم لە ڕانیە وڵام نووسراوە لە بەریتانیا نا کوڕم نییە براکەم لە بەریتانیایە براکەتە براکەمە ئەحمەد وەڵایی برادران لە کۆنتترۆلەوە ئاماژیان پیا و خۆشمۆتە لە کۆمنتەکەڵێ بینی چۆنە ئەڵێ لەگەڵ کوڕەکەی بینی چۆنە لە بەریتانیا نا کوڕەکەم تۆزانە لێوە نەڕۆشتووە نا لێرێ نەوەڵا بەیانی قسم لەگەڵ ڕوونکردنەوەمان بۆ بە نا هێنا براکەم لە بەریتانیایە ئەحمەی برام جەباری برام لە ئەڵمانیایە ئیتر کوڕەکەشم لە ڕانیە لای خەسوومە نەڕۆشتۆ لێەوە گەشتێتە بەریتانیا دڵنیا بە ئەوە نییە کوڕێکی زۆر ساویلکە و فەقیر و بەڕێزمە نەوەڵاوە نییە پەیوەندێکی تەلەفۆنی ترمان لەگەڵایە کاک محەممەد زەرگێزی کاک محەممەد جانم کاتەوە باش بەڕێزم زۆر سپاسەکەم ژیانەکەم باشی قوربان گیان بە خێراتی میوانەکەتەکەم پێشەکی بەڵێ قوربانە بم بەنای ئەی شۆ چاو ماجەکەین نەرمی خان بەڕاستی خوشکێکی ئازیزە کەسێکە سەرکەوتووە لە بوارەکانیا بە قوربانە بم هیوای سەرکەوتن باشتری بۆ ئەخوازم هیوادارم کۆڵ نەدا لەبەرەوەی کەسێکی دیارە کەسێکە بەڕاستی
جێگای خۆی کردوتەوە ناو جەماوەرە سپاس دەکەم من ئەرەوەنداڵێم نەرمین خان بەڕاستی حەقا پشتگوێ نەخرێ سپاس دەکەم بەڕێزی بەتەکید جێگەی و ئەمجا لێرەشەوە دەستخۆشی بۆ ئەو رادیۆ جوانەیەوە کە بەبێ جیاوازی هەموو چین و توێژەکان کۆ ئەکاتەوە بە خەڵکیان لە ناسیێنێ قوربانی چاوە و من دەستخۆشی لە رادیۆکەتانەکەم دەستخۆشی لە جەناتەکەم زۆر جەزا ئەەکەم بەڕاستی کاکە جەزا هەم لە هەموو بوارەکانە پیاوێکی سەرکەوتووە هەم لە بواری کۆمەڵایەتی هەم لە بواری سیاسی کۆکردنەوەی ئەو خەڵکی تێکۆشتنە کۆکردنەوەی هونەرمەندان هیچ فەرقێکتان نەکردووە یعنی ئەو رادیۆ بەڕێزەی ئێوە بڵێن ئەمە وایە ئەوە وایە بەبێ جیاوازی هەموو چین و توێژەکانتان بەسەر کردوێتەوە مەڵێ من لێرەوە هەتا رادیۆکە سڵاو ڕێزم هەیە بۆ ئەو قوشکە گەورەیە و بۆ جەنابیش و هیوای سەرکەوتتان بۆ خوازم برای گەورەی زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و چاو ماجەکەین گەورە و کردین زۆر بە ڕێزی نەرمیخانی ڕێزی تایبەتی بۆت هەیە ڕێز و حرمەتم هەیە بۆ هەمووتان چاو سەرکەوتو بەڕێزی نەرمیجان جان ئەو خەڵکە داوای مەشەدی ژەگاڵە مەشەدێکی خۆشمان بۆکەن بەیەکەوە مەشەدی چی بۆکەم وەڵڵی تر با مەشەدێکی خۆشیان پێشکەشکەین ئەرێ باشە تۆ بۆ ئەوەنە نازانم هەڵەسی ڕێگە ڕۆیتە ناو ئەم چایخانە و مایخانانەوە دانیش ئەی ناترسی بێتەوە ئەو دەردە بۆ ئێمەش بێنیتەوە بۆ ئەی لە دەمەکەی تۆ ترسم ڕۆژتا ئێوارە لە ماڵێم ئەزانینەوە جەرگ من خواردووە ئێ باشە خۆ من پێم نەوتی تا ئینبە لە ژوورەوە خۆ من پێم نەوتی بڕۆی هەموو سوقاق و هینی مەتبەخەکە بگەڕی ئەرێژنەکە ڕۆنمان نەماوە ئەرێژنەکە برنجمان نەماوە ئەرێژنەکە ئارمان نەماوە ئەرێوانەیشی تۆن پێ دەڵێم بڕۆرە دەرەوە دەمامک بکە و دەستکەشکەرە دەستەوە بڕۆ بەخۆ لێ دانیشە چیەکەی بیکە دۆمینەیە تاوڵەیە دەمامیکیەکەم دەمامیکیەکەم وەڵا سێمان نەمەوە پێش دەمامیکێکیم کردی ئێستاش پێم ماوە هەموو ڕۆژە دەیبەستم ئەیا ڕۆی ئەو دەمامکەی کە لەوێ دابناوە لەسەر هینەکە بۆچی ئەوە ناکەی یعنی بە دەمامکێکی پیسەوەیەیتەوە ماڵێ دیسە وەڵا سێمانگەوەم بەکاردێنمەرەوە ڕەبی لا ڕەشەگری ڕەبی بە قوربانم بیام دوعاڵم بۆ لیەکەی ئەی باشە من بە تۆم نەوەدوتم ئەو دەمامکەم لەوێ داناوە بیگۆڕە من هەم بینی وەڵا هەروەی خۆم هەڵدەگرم بۆ کوێری ئەو عینەکە چیە لە چاوتە جا باشەوەی خۆم چیەتی سێمانگە بەکارمێنە ئەوم ڕۆژە دەیکەمە دەم لەسەر مەسەلەکەی دەیشۆم و هەڵی دەخە مشکیەکەمەوە بە ئەمەل لایە ئەوە هینەکەیە ئەوە هەڵیەگریتەوانێ دیسان چی ڤایرۆسەکەی قماش نییە ئەوە نایلۆنە هەرچی ڤایرۆزێتیەوەیە نیشە قماشەکە باشترە قماشەکە خەڵکە یا بە هەتاوتم بازیان مەسرەفی نەکەین بۆیە وای لێ دەکەم ڕەبی بمری لە برسا لە ئاغا خراپتر تو ئەبووی بووی بۆ وایە زروفەکە وای جابەکە خۆ دەزانی چەند مانگە معاشی خانە نیشینی وەرنەگرتووە نازانی خانە نیشینی وەرنەگرتووە پۆزێ پێوە لێ ئەیە مەعاش وەرەگرم و بەخێوتانەکەم وەوە ئەلحەمدولله ئەوەش بڕا نەما لە سای ئەم حکومەتە فاشیلەوە ئاخە دوعاکانی تۆ بۆ ئەوای لێ کردم ئەی من ئەی چۆن شانازێمە و مەعاشەوەی دەسم خۆش ئەوە نینۆکە بۆ ناکەی عیب ناکەی ها ئەوە نینۆکە بۆ ناکەی وا باوکی باوکم ئەمە ڕاستە ئەرە تۆ بۆ والم وادە من نانی وەڵڵا بەزازایی بەزازایی دەشتت پێ بڵم ئەم جارە گەشتوەتە سەلوتم یا ئەوەتا دەسمە ئەو بەکرە جوۆی سواری یەک تاریخ سووسی دەبم حتا بەریتانیای ناوەستم نەبابە لەسەر تۆ وەستاوە تیارەکەی بەکرە جۆ تەلاقم نایی بە ئەخیری ئەمرمەوە لەوێ بۆ دەنێرمەوە لە بری حەواڵی نەبابە خوا ئاگای لێیە کارێکی پێکەم بابە دەواری شڕینەکە منیش ئاخە بۆیە دەڕۆم هەموو ناو جەرگ من خواردوە زوو قاوەسکت کردم لە داقاو دەمەی تۆ ناوێرم بڕۆمە دەرێ و ئێدەچم بۆ لای ڕەفیقەکانم لەو چاکانی چایکی خۆی و دەستێ دۆمینەی دەکەم تۆ چیتە سەر تەوالێت وێرانیەکەی نازانی نان بخۆی خوا ئاگای لێ هەموو بەرکۆشی خۆت و سەرجیەکەکەی بە جێماوەی دەمە لە شەر نازانم من چۆن وەختی خۆی بە تۆ ڕازی بووم نازانم ئای تۆ خۆت نامەت بۆ ناردم و بە جوابت ناروتە دووەرە داوام پیاو نەمابوو لەم شارەیە بۆ نەبی وەڵا خۆت معجیبی من بووی نەبابە معجیبی چۆ بووم بوو بەخڕەکانێ نینۆکە پیسەکە و ها زۆر بڵێ یەکە شەو و ڕۆژ تۆ دانیشتووی ئەم ڕادیە ببریت وەڵام معاش هاو وەڵام معاشنا وەڵا ئەوە هاو چی هاتووە نەحەتما گوێی دەنم بە رادیۆکەی و خەبەری دەبزانم بزانم خەبەری موچەینی خانە نشینی شێ بەو قورئانە فەیسبووکیش بەقەر تۆ درۆزن نییە بابزان یەک لە یەک درۆزنتر نەردووکتان چێوچیە ئارە وەڵا تۆ فەیسبووە بۆ بە من دەڵی تا گورە بابە دەمانەیە سێبەردەکەی فرێم وەی ئادەی بێنە بەهاری گەرمەوە دەی بێڵێ خدە تۆ لە ڕقممەیە یەخوا بەخێر بیتەوەتر ئەو چاوانم قوربانە بم نەرمینجان یەک پەیوەندی ترمان لەگەڵا کاک ئارێ
کاک ئارێز لە سلێمانیەوە کاک ئارێز گیانم کاتەوە باش ئەم کاتەوە باشە سامان باشی قوربانە حواڵە باشە زۆر سپاس بە ڕێزی بە خێراتنی میوانەکەش دەکەم دادەنەرمین بە قوربانێ بەم چاو ماچەکەم سپاسمەیە بە ناوی نەرمیخانی شەوە ڕێزی تایبەتیمانێ بۆ بەڕێست و بۆ هەموو ئەو بینەرە خۆشەویستانەی کە ئێستا لە لایڤەکەیان بینن زۆر سپاس منیش بە خێراتنی دادەنەرمینەکەم بەڕاستی ئەکتەرێکە تا بڵێ ئەکتەرێکی سەرکەوت و خۆزگە دەدانێوەکو دادەنەرمینمان هەبووە بە قوربانێ بم گەورەی خۆتانە ئێمە هیچمان نەکردووە کاکە زۆر زۆر سپاس هەر سەرکەوتوو بی حەزم کرد بەشداریکەم و دەستخۆشیتان لێ بکەم بەڕێزی زۆر زۆر سپاس دەکەم قوربانی تۆ بم گیانی من تۆش قسێکت هەیە زۆر خۆشە من حەزم بۆ قسێتە پرسیارێک لێکم تۆش بەو شوی وەڵام بەرە بڵێ بەسەر چاو وەڵام خۆ بە قسەت دەکەم لە خزمەتان پرسیارەکە و کەو بوو خەمە سەر و سەر چاو زۆر سپاسی وادارم لە بەرنامەکانی داهاتووە هونەرمەند مستەفا ئەحمەدیش بانگێشتی بەرنامەکە بکەی بەسەر چاو وەڵا بە قسە دەکەم دای دەستە خۆشێ سپاس قوربانی چاوە بم لە خزمەتام ئیشەڵڵا هەموو هونەرمەندەکان بەڵێ ناین بڵێن هەفتەی داهاتوو یاڵقەی بەڵام هەمویان لە بەرنامەیان ئەوە کاک جەزا چۆنە لە بانگێشتی هونەرمەندەکانەکە من و کاک جەزا بە هاوکاری هەردوو لا بەڵامی تر موعیدەکان دانراوە لە خزمەتە بین ئیشەڵڵا یەک هونەرمەند ناپەڕێن بەدڵی تۆ بێت ئیشەڵڵا تەندروست باش بن و سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس بەڕێزی قوربانی دڵ نەرمی خان گیان وەزان بەرەو کۆتایی بەرنامەکە ژەڕۆین بەڵێ اینجا دوا بڕگەی بەڕێزت بەڵێ بۆ ئەو خۆشەویستانە چییە وەڵاهی نازانم چی بکەینانی قەزە چییە مەمە شەدێکی خۆش کۆتایی پێبێنین مەشهد بەخوا خەڵک هەر تامەزرۆی ئەوەیە ئەمەنەی گوێی لە ئیخبار گرت و ئەمەنەی گوێی لە چاوەڕوانی موچە گرت و ئەنەی گوێی لە نەوتەکەی گرت و هەمووی درۆ دەلەسەش ها ڕاستە وایە جا بایەک مەشەدی خۆشیان بۆ بکەین دێ ئەرێژ نەکە بیکە بە خاتری ئەو خوای خۆ دەزانی وەسعەکە چۆنە بەس ئەوە نەبچۆ بۆ ماڵی عەبدوڵای برات و بۆ ماڵی باوکت و ئەمانە ئەم ماڵ و ماڵەی لە چێدە لە ماڵەکەی خۆت دانیشە دەسم خۆش بێ یەک برام هەیە و ئەچم و بە چۆرایی چاوی تۆش و بۆ نییە قسە بکەی ماڵی برامە چۆن ناچم یا دێمەوە ئەڵەی کۆنگری ڕۆژنامە نووسی دەکەی لە بەردەرگا 15 ژنت کۆ کردوێتەوە لە بەردەرگاکە دەبێ هەنگاوتان بەسەرانێت کاتدا دەچمەژوورێ سەد جارە پێ جالێجات چییە لەگەڵ کوێم لەگەڵ نازەی سەلیما دانیشتوم گەی لەگەڵ یا عایشەیە لەگە پورە لیمۆیایە دانیشین باسی پورە لیمۆ ئەمە تۆ حەلوەکە و هێناوە بۆ بەردەرگا ئاخر هەرەوانە دراوسەکانم دانیشتون باسی دوو قساکەین و باسی دوو ژنی فڵانکەس کچەکەی شووی کرد و ئەو کوڕەکەی ژنیە ناوتر باسیێوان دەکەین خۆڕە بێدا وا لە عەقلی خۆتە سەوڕکەی دانیشم باسی سەلار و سەنگینی تۆ بکەم نازانی کە من لە کاتی خۆتەکە پێش ئەوەی دەزانم بەردەرگاکەمانێ هیچ کوێمان نەماوە خۆم حکومەتە هیچ کوێ نێشتووە هەموو شوێنەکان داخراوە بە سایی خۆ پێ پارەشم پێ نییە هەموو ڕۆژێ بڕۆمە بازار وەکو ژنی خەڵکی دەستکەن بە یەخەمە لەسەر ئاخر مۆدیێل و کراب لەسەر ئاخر مۆدیێل بیکەم ئەی چی هەر ئەوەیەتی کەنانەکە قوزەڵ قوردەکەی نۆچینە بەبێ ئەوەشم لێمەلا ناکەیت تۆ نازانی کۆرۆنا هەیە ڕێی حاڵەت بە قورگی کۆرۆنایە خۆیکی بەترێ لە یەکەوە دووری بەو خوایە باش بۆ حاجی زانی چی ئەو ڕۆژە نازدارخاناوە داریشت بۆ قاچی درێژ کرد وا ئەفریقا حاجی برای میژاتەوە چی ئەرێدە نازدار ڕێگەمان کە کۆڵانەکە خۆی بەری تەسکە تێگەی وەڵا نازداری قاچێتی ئەرە دەچ بکەن هەر بەردەرگاکەمانە ئەمجانە حەقێتی نەبەخوا بەڵام بەخوا حاجی ئێمەش نەچینە بەردەرگا دڵمان شەق ئاخر بە قوربانت بم تۆ کە وەخت و ناوەختی بزانن لە دوای ژەمەکان چن توکە من دێمەوە سیرەکەم ێسەکانش برنج و شلەکە لێنە ناوە لە بەردەرگا نازانم کۆنگرەی ڕۆژنامە نووسەکەتە چەند سەعاتە تەواو نا ئەو درۆیانم بۆ مەکە ئەمە لە درۆی ڕەژە چێ درۆی سپینیە برێ بۆ لەبەرەوەی من هەموو ڕۆژێ سەعای 11 چێشتم لەسەر ئاگرە بۆچی کاکە ئەبێ بەس سوتاوی نا بۆچی کاکە ئەبەوەنەیە بۆ ئێرە ئەگەر ژنێکی سەلار و تەلاری هەبوایە نا ئەی چۆن من هەموو مانگە دەچم لەو مارکێتانەی یەک پیکاپشتی دەکڕم هەمووی دەرخواتی کاکە حەبەتی دەدەی ئەرێ دەبۆنە بەرچاوێت تەنگە هەی سەر سوال کرد ئەڵێ گیا لەسەر بنجی خۆیە ڕوێتەوە لە باوکە سەر سوالکەرەکە دەکەی ئەوی ژواب و وەکو تۆ ئاخر دە تۆ با پێت بڵێم ئەی خۆ دەزانی موچەکەم قوربەسەرێکی وەکو من موچێکی خانەنیچی نییە بێنە ئەی بەنای موچەمێنە موچە نەما حکومەت دەستی لە ئێمە شتووە ئێمە دەست لە حکومەت
بەنا بەڵێ وەڵام من وازیان لێنانم جا بابێمەوە سەر موچەکەی ئەجا من 200 دینارم هەیە هەتا دێمە خوار دێمەوە ماڵێ لەو چاخانانەی 15-20 باشە واز لە موچەی بێنە ئێمە دەستمان لە موچە هەڵگرتووە ئەم حکومەتە ئێمەی ناوێ ئێوە ئەم خەڵقەیە بەدوایەوەیەتی باشە تۆ پێم بڵێ ئەی ئەو کاسپێک کە ئەیکەی لە بازار ئەوەیان دەخواتیشی من بەخوا ئاگای لێمووی لە چاو باشقاڵی و ئەم سەر و ئەو سەر و زۆشتی بۆ گێڕاومەوانێ ژنە ماسفرۆشەکە چێە؟ ئەی قۆڕە باوتا پڵاسەی ناکەی بەم کەسەکە چی بۆ تۆ ژێڕاوە ئەیم ناکەی بەم تەمەنەتەوە دوای ئافرەت و مافرە دەکەوی وەڵڵاهی ئەوە کە ماستی لێ دەکڕمە مجارە دەڵێ بە قوربانت بەم حادی سەتڵە بەتاڵەکەی بۆ بێنەرەوە اینجا ماستەکە بە ترشیەنێ بۆ من ئەڵێن خرژنەکەی خوا بە قوزەڵ قورتی بێ ترش بێ تێگەی بەڵام خۆی یە بۆ لای تۆ پارە شیرینەکانە لێ وەرگێ کورە وەڵڵاش وانە نەرمی جان تۆ دڵت لە من پیسە بۆیە دڵم لە تۆ پیس بێ ئەکوێر بێتەوە ئەو وڵاتەکە تۆ بتیان ناسی یعنی دڵی لێم پیس نییە ناوەڵڵا بەڵام چاو بە عەشەقە ئاڵی ئاخر دەچی بکەم بەدەست خۆم نییە ژنان معجیب من معجیبی تۆ مەگەر معجیبی کارێتیەکە و بن معجیبی چین جا چیم کردووە وەڵڵا معجیبی کارێتیەکەتن معجیبی چیتن یعنی تۆ پێت بیبڕەوە دەموفڵخی لێ نابڕمەوە لەگە چاوی ئەو خەڵکی زای تۆ چی هەستە ئێوارە مالی کاکە عەبەیان دەی بڕۆ یا الله مالی کاکە عەبەی هاتەوە مالی کاکە عەبەی دوو شەش لێرە تۆپی قەیشێکە دەسم خۆش بێ بەشی خۆمی پێوەیە و خۆم لەگەڵ ناکردووی ئەو ماڵە و خۆمیە ناومە تا ئێرە ئەتەرسم خواردنی دلیڤەریت بۆ بانکردمە لە مەتعامی ئەوەی حەد چییە بەخوا و گۆشتەی کە کڕیتەوە ڕۆژە هەموویم دەرهێناوە جوان جوان کوت بە ذاتی خوا بەس قابیلە لەسەر پەردە پڵاوەکەی داینێم ئێوارە هەستە بڕۆدە ئێستا دامەنیش هەستە پێم مەکێشە لە بەسایە خەڵکە ئێستا دەڵێن ئەو مسەیتەرە بەسەریە مسەیتەرە چی هەر ژن مسەیتەرە بەسەر پیا وە ناتێ بڵێ ئێستا پیا مسەیتەرە بەسەر ژنە ئەمە دوێنێ من بۆیە لە ماڵ نەبووم خوایە دووسێ بشیرەم بینی لە حەوشە چیەکان سەیرەکەم لە تەنەکەی خۆڵەکە حیسقانی ماسیانی ناوتە دەرەوە ئەمە ئامەی خوشکدا هاتە بوو ماسیت بۆ بان کرد نانا سەروپیەکەم بۆ ئامەی هەڵگرتووە ئەی ئەم ماسیە بۆ چیە بوو ئەو ماسیە بۆ کوڕەکەی ئامەیە وەڵام منت گوشی دەستم خۆش هین کەسایەتی بەهات و چۆ خۆشە و خزمایەتی بەهات خۆمیان وەکو تۆنین سەر سوالکەر و لە برسان مردووی ئاخر من مەعاشەکەمەوە من هەر دڵم بۆ لای مەعاشەکەی لێدا عاشەکە نا پارەی دوکانەکە چی لەکەی پارەی دوکانەکە بڵا پارەی دوکانەکە ئەنجا زەریدەم ئەرێ باشە حاجی ئەوڵای بوو مێردەکە و بندیواری هەیە ئەم بندیوارە و لەکوێ بەچی بڕیت ئەمەنەتان لێ خوێن مەویشتان بڕی بڕی بۆڵا بڕیتان ئای چۆن یعنی هەو بوو بندیوار بەس دەتۆ قسەی مەکە لای الحەمدولله کە بڕێ کورە ئەگەر نەشیان بڕایە کازمی بۆیە بڕی لە بلا بەخوا کازمی بۆیە بڕی لە ئەڵێن بۆ بەیەکەوە نەچین ئەلم بەتاری سواری تارێکی دەبی دەچی بۆ لای کازمی خەمت نەبێ کازمی بۆ خۆی دەتێرە پێویست ناکەمە بیبڕەوە جا تۆ بڵێم فەقیر و هەژاری ببینە نا لە بابێ و لە بۆران بێ لە کووردە داماوەکە کەمە بێتەوانێ بەس ئێمە ئەقڵمان نێ بیبڕۆ بە قوربانێ بم دەبی بڕۆدی ئازیزان خۆشەویستان هاوڕێیانی ئازیز هیوادارم ئەم بەرنمەیە ببێتە مای خۆشحاڵی و ئاسوودەی بۆ گشت لە یەکتان توانی بێتمان لەگەڵ خاتو نەرمین بزەیەک و خۆشی بخەینە سەر لێوی ئێوەی خۆشەویست زۆر سپاس بۆ نەرمیخان کە ئەمڕۆ گەورەی کردین یاخوا بەخێر بێ سەر و سەر چاومان بەرنمەکەی ڕازانەوە بەرنمەکەی قەشەنگ کرد یاخوا بەخێوی نەرمیخان بەخێوی سەر و سەر چاو بە قوربانی تۆ بە منیش لێرەوە سپاسێکی تایبەت بۆ تۆ بۆ کاک جەزاگیان و بۆ ئەم ستافە جوانە کە ماندوو بوون پێمانەوە و لێرەوە ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو هەوادارانمان و ئەو بیسەر و بینەرانی کە ئێستا دانیشتون بە دیار ئێمەوە لێرەوە ڕێز و حرمەتی تایبەتیم هەیە و دەستی بە یەکەتانە بشم و چاوتان ماچ ئەەکەم و دووبارە سوپاس بۆ ئەم دەرفەتە جوانە یاخوا بەخێ بێ سەر چاوم ئازیزان خۆشەویستان لێرەیە یینە کۆتایی بەرنمەکەمان ڕێزی براتان سامانی حاجی علی قوبول بفەرمونون لەگەڵ ئەو ستافە جوانەی لە ڕادیۆ میلی گەڕیانن کاک بورهانی وێنەگری خۆشەویست بەڕێوبەری ڕادیۆکەشمان کاک جەزای سازی خۆشەویست و کاکدابان لە بەشی کۆنتترۆل ڕێزی ئەم هاوکارە جوانانە قوبول بفەرمونون تا ئەڵلقەیەکی تری بەرنمەی وتی دێنەوە خزمەتان هەر لە خۆشییا بن و هەر تەندروست باش بوو.